لە ئێستادا لە زۆرێک لە فرۆشکەکان و لەو دوکانانەی کە بۆ نمونە مۆبیلیات و کەوانتەر و ئەم بابەتانە کەلوپەلەکان ئەفرۆشن ئەبینین کە یەکێک لەو بابەتانێک کە هەمیشە بە گەورەی لەسەر جامەکانیان ئەنووسرێت ئەوەیە کە لەم شوێنەدا بە قست ئێوە ئەتوانن کەلوپەلەکانتان بکڕن. یان تەنانەت ئێستا کە نرخی بۆ نمونە کەسێک ئەگەر بە تەما بێ مۆبایل بکڕێت چونکە نرخەکەی زۆرە ئەبینێت ناچارە بێت زۆرجار بە قست بیهێنە. ئێمە لە تەوەری یەکەمی بەرنامەکەمان قساکەین لەسەر ئەم شێوازی بازاڕی کردنە و ئەم شێوازی شتکڕینە تا چەند لە ڕووی ئابووری و دروستدا کە تۆ کەلوپەلێک ئەوەی پێویستە ئەگەر نرخەکەی زیاد بوو زۆر بوو بتوانیت بە قست بیکڕیت چونکە زۆر جار ئەوەتێت ئەوەی کە تۆ بە قست ئەیکڕی بێگومان بە بەراورد لەگەڵ کاتێکە پارەکەت بە نەختداوە نرخەکەی گرانترە کەواتە ئایا ئەم شێوازی قستە لە ئێستای ئێمەدا و بەم بارودۆخی داراییەکە هەمانە شێوازێکی دروستە ڕێنمایەکان چیە ئەگەر هەر ناچار بووین بە قست بکرێن ئەمە بابەتەکە بە میواندارەتی بەڕێز دکتۆر بێستون سابووراوایی پسپۆڕی ئابووری زیاتر گفتگەی لەسەرەکەن. دکتۆر گیان سڵاوی لێبێ زۆر بەخێر بێ. بانی باش دکتۆر بەخێر بێت. سپاس بامەت. دکتۆر هەر بۆ نمونە مۆبایلێک ئەگەر کەسێک بیەوێ بیکڕێت مۆبایلەکە خۆی لە بازاڕا بە نەخت وەرەقە بێ ئەبینێت بە قەس زۆر جار 13 وەرەقە بێ بات زۆر جیاوازی هەیە لە ڕووی ئابووریەوە ئەم شێوازی شتکڕینە بە قستە چۆن باسی لێکرێ ئایا باشە مەرجی هەیە یان نا؟ بەڵێ ئەم کاتتان باش زۆر بەخێر بێت. تامان باسکردن لە بابەتی قست یان قەرز بە کەلوپەل یەکێکە لە بابەتە گرنگەکان لە عسری تازە یعنی پەیوەندیدارە بە گەشەکردنی ئابووری لە هەموو دنیادا و هەروەها دۆزینەوەی ئەفکاری باش بۆ زیاتر حرەکە دروستکردن لە بازاڕە ئەنواع و ئەشکال ئەفکار هاتووتە پێشەوە لە ناو فکری اقتصادیە لە نەزەری اقتصادیە بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە مەسەل لە ئەوروپاوە تەماشای بکەین لە ئەمریکاوە تەماشای بکەین لە وڵاتە هەرە پێشکەوتوەکانەوە تەماشا بکەین تا دێتەوە بۆ وڵاتی ئێمە بۆ ئەم جۆرە وڵاتانە سیستمی قست یەکێک بۆ لە بنەما زۆر گرنگەکانی گەشەپێدانی ئابووری لە وڵاتان و هەروەها تێرکردنی احتیاجاتی خەڵکیش یا بڵین دۆزینەوەی ڕێگەیەکی ئاسان بۆ تێرکردنی احتیاجاتەکان و ئەو پێویستیانەی کە مرۆڤەکان لە ژیانی خۆیانە بۆ خۆشگوزەرانی خۆیان پێویستیان پێیەتی ئەمە بۆ بە ڕێگایەکی باش بۆ ئەوەی باشتر تۆ بتانی دەستت بگات بۆ کەلوپل و کاڵا و خزمەت گوزاریانی کە پێویستت پیانە ئەمە بازاڕی جموجۆڵێکی تیابێ. بڵێ ئەمە ئەتوانین بڵین لە شێوە عامەکەی ئەگەر پێناسەی بکەین و باسی بکەین دێتەوە سەر ئەوەی ئێمە لە وڵاتی خۆمانە لێرە هەروەکو جەنابتان ئاماژەتان پێدا مەسەلەن تۆ کاڵایە گەکڕی ئەگەر بە نەختی بە کاش بە مەسەلەن 100,000 بیکڕی باوای دابنین بەڵام لە کاتێکە کە ئەبێ بە قست و یعنی بە قەرز تۆ وەریەگری ئەو کاتە ئەبێتە 130,000 150,000 ئەگەر مەبلەغەکە گەورەتر بوو دیارە ئەو کاتە سووەکەش زیاتر ئەچێتە سەری بەتەکید ئەوە سووە یعنی کە ئەچێتە سەر ئەو قستە ئەوە سووە بەڵام لە جیاتی ئەوی تۆ ئەو سووە لە بانک قەرز بکەیت و بیدەیتەوە بە بانک ئەو سووە ئەدەی بە ئەو کەسەی کە کاڵا و خزمەت گوزاریەکەی لێکڕی ئەمە بۆ ئێمەش کاریگەری زۆر باشی هەبووە کاریگەریەکی زۆر باشی هەبووە و خەڵک توانیوەتی لە ڕێگەی قستەوە داخوازەکانی خۆی جێبەجێ بکە بەڵام هەمیشە لەم وڵاتەی ئێمە کێشەی موچە یەکێک بۆ لە کێشە گەورەکان لە بەردەم جێبەجێبوونی مەبدەئی قستە یعنی تۆ تەماشاکە لە کاتێکە کاڵایەک خزمەت گوزاریەک تۆ قەرزارە بی بە شوێنێک کە مەفروض وایە مانگانە ئەو قەرزانە بدەیتەوە خەڵک بۆ قست ئەکا لەبەر ئەوەی پارەی پاشەکەوتی نییە تاکو بچێ لە بازاڕە وەنیە یعنی کاتێک تۆ بە قست شت ئەکڕی کە پارەت نییە کاتێکە توانای دابینکردنی هەموو کاڵایەکانی خۆتت نییە بەو شێوازە ئەچی کاڵەکە ئەکڕی باشە کە تۆ پارەت پێ نییە بە ناچاری ئەچی بە قست شت ئەکڕی کەواتە وا پێویستەکە تۆ لە سەری مانگانە بەو شێوازەی کە بەو مەرجانەی کە شتەکانت پێ ئەدرێ بە قست کەواتە تۆ بێ لە سەری مانگانە بەشە قستی ئەو مانگە بدەیت باشە تۆ بۆیە قستت کردووە لەبەر ئەوەی توانای کڕینت نییە بە نەقدی کەواتە اعتیمادت هەمووی لەسەر موچەیە لەو کاتە
تۆ لەگەڵ خاوەنی یا ئەو دوکانە یان ئەو بایعە تۆ تووشی کێشابی ئەمە چەندین کێشەی لێکەوتوە باشە دکتۆر زۆر کات باسی ئەوواکرێت کە ئەم شێوازی مامەڵەکردن و ئاڵوگۆڕی کەلوپەل و وەکڕینی پێداویستیەکانی خێزان ئەبێ بۆ بارودۆخە بێت کە لەگەڵ ژینگەکە و لەگەڵ کاتی باری ئابووری کارەکە تاگونجێت یعنی زۆر کات ئێسا ئەگەر بگەڕێنەوە بۆ ساڵانی 2011 موچەیەکی باشە بوو لە کاتی خۆیان خەڵک موچەی وەرەگرت یعنی پێداویستیەکان و کەلوپەلەکانی ناوماڵ بە ساڵانە بە شێوازێک ئاڵوگۆڕی پێکرا لەوانەیە شێوازی خستەکەکەم بێچکە پارەکە زیاتر بەدەستەوە بوو بەڵام بارودۆخەکە گۆڕاتوایەوە ینی کەمی موچە و گۆڕانی کۆمەڵێ بابەت لەوانەیە کەیتر فەرمانبەر نەی ئەزانی لە چ کاتێکا موچ وەرەگرێ وازی لەوە هێنا کە شت بە ڕاستەخۆ بە نەقت بکڕێ خویە ئەم قیستە کۆمپانیاکانش بووی کە زیاتر کاڵاکانیان ساکەنەوە دەرفەتی زۆریان قسە بەردەم هاوڵاتیان یعنی بوو بە پێشبڕچەیەک بۆ نمونە ئەم بە دەمانگ تۆ پارەکەی بیت ئەم کەی کرد بە سیانسەمان ئەمەی کرد بە چواردەمان بەڵام لە بری ئەوەی کە ئێمە بیر لەوە بکەینەوە ئایا کاڵاکە کوالێتیە یان کوالێتی نییە بیرمان لەوە کردو کە پارەکەی کەمە یاخۆ کەم نییە زۆر جار لەم بینەشە ئێمە زیانمان یعنی جارە قیستەکەی تاو نەبوو تۆ کەلوپەلەکە لە ماڵە فڕێە دەرەوە چکە بە کەڵک نا ئەم شێوازی مامەڵەیە تا چەند وای کرد بوو کە بە بازارکردن هەم لەلایەن فرۆشیارەوە هەم لەلایەن کڕیاریشەوە ناجێگیر بێ بواری ئابووریشیان ناجێگیر بێت بەتەکی دوایە تۆ تەماشاکە لە کۆی ئەم پرۆسەی هێنان بە قستە من لە بیدایەت و عەرزم کردن هەم ئەبێ بە هاوکاریکی باش و بژانەوەیەک دروستەکە بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک کێشەی زۆر گەورە دێتە بەردەمی مەسەلەن کێشە گەورەکان کە دێتە بەردەم بە قیستدان لەوانەیە لە وڵاتانی تر وجودی نەبێ بەڵام لەلای ئێمە کە تەماشاکەی هەیە و بە شێوازێکی زۆر قورسیش هەیە موچەی خەڵک و مەسلەی هاتنی پارە لە بەغاوە هەتا ساڵی 2013 وەکو جەنابەت ئاماژەت پێدا تا 2013 زۆر باش بوو چونکە ئێمە هەرێمی کوردستان ئەو کاتە بودجە گشتیەکەی تقریبا 17 تریلیۆن دینار بوو 17 تریلیۆن دینار بوو ینی پارەیەکی زۆر لە ناو بازار ڕەهەبوو خەڵکی ژۆسی باش بوو موچەش بە مەزبوطیە درا کێشە بۆ موچە دروست نابوو بەڵکو لە هەندێک جار لە وەزارەتەکانی هەرێمی کوردستان پارە ئەمایەوە یعنی ئەوەندە پرۆژیان پێ ئامادە ناکرا کە بارتەقای ئەو هەموو پارەیە بێ ئەو هەموو تەمیلە بێ مە بەسم لە چیە یعنی لەو کاتانە خەڵکیش ئەوەندە لەوانەیە پەنای نەبردی بێتە بەر ئەقسات بەڵام ئەوانەیە کە پەنابر بێتە بەر قست بۆ با بڵین بۆ کاڵای ئەوەی کە لە عەربیدا پێ ئەوەترێ کاڵای معەممەر بۆ ینی بۆ کاڵا تەمەن درێژەکان بۆ سیارە مەسەلەن بۆ خانوو بۆ ئەو شتانە پەنایە بردە بەرەوە بەڵام لەگەڵ گۆڕانی وەزعەکە لە ساڵی 2014ەوە کە عیلاقاتی حکومەتی هەرێم لەگەڵ بەقاتێک چوو ئەو کاتە مالکی بوو مالکیش مانی گرت و والحاصل نەگەڕێنەوە بۆ ئەوە خەتای کێمان بوو خەتای ئەوان بوو یا خەتای ئێمە بوو بەڵام گرنگە وەزعەکە تێک چوو لە 2014ەوە ئیتر میزانی بەغانەما ئەمە نەما لە ناو خۆشمانە بە ئاسانی ئیشەکان نەئەچوو بەڕێوە کاسە دکتۆر بە گرفانی هاوڵاتی و تاو دەکەوت وەزعی دارایی خەڵک زۆر خراپ بوو ئەمە وای کرد کە ئیتر خەڵک پەنابەرێ بۆ کاڵا بچووکەکانیش ئەنی ئەگەر پێشووتر ئەقسات قست لەسەر کاڵای زۆر گەورە و گرانبەها و مەبالغی گەورە بوو بێ بەڵام ئیتر خەڵک دابەزی فەقیرە ینی خەڵک دابەزی بۆ قستکردن لەسەر جلوبەرێک بۆ قستکردن لەسەر مۆبایل لەسەر تەلەڤیزیۆن لەسەر شتێکی بەسیط ینی وای لە هات بۆ شتی زۆر بەسیط دابەزی قست هەوای لە هات یعنی خەڵک بە تایبەتی خەڵکی موچەخۆر وەزعی زۆر خراپ بوو ئەوەی کە موچەخۆری حکومەت بوو ئەوانەی کە با بڵین لە کۆمپانیا و شوێنەکانی تر ئیشانە کرد ئەوە تقریبا باشتر بوون بۆ لەبەرەوەی کۆمپانیەکان پابند بوون بەوەی کە موچەی ماگانە بدەن بە خەڵک بەڵام ئەکسەریەتی خەڵک خۆتەزانی موچەخۆری حکومەت و لە حکومەت پارە وەرەگرێ ئەمە کاریگەری خراپیدانە یعنی ئەمە کاریگەری زۆر خراپیدانە وای کرد کە مەسەلەی قست خۆی کێشەی گەورەی تێبکەوێ بۆ هاوڵاتی زۆر باشە ئەگەر لە حاڵەتێکە کۆمپانیەکان یان ئەو شوێنانی کە فرۆشیارن
ئەگەر ڕازی بن بە وەزعی کە بەسەر هاوڵاتیە دێت و بە تەحمل بن خۆ ئەوە حاڵەتێکی باشە بۆ کۆمپانیەکانیش باشە یا بڵین بۆ فرۆشیارەکانیش باشە بەڵام لە هەمان کاتیشا زۆرێک لە فرۆشیارەکانیش لە نەتیجەی پێدانی قیست زەرمەند بوون. دکتور ئێستا یەکی دوو کێشەی تریشمان هەیە بۆ نمونە هەندێک کەس بە دۆلار قستی هێناوە هەندێک کەس بە قسەکەی بەڕێزت بە موچەی شوێنەکە کە تیاکارەکە قستی هێناوە موچە دوا کەوتووە کەسەکەش داوای پارەکەیەکە ئایا پێویستەکە لە کاتی قستهێنان لەمە بەدوا هاوڵاتی ئاگای لەم خاڵانە بێ کەسەکە ئاگادارەکاتەوە ئایا بەم بارودۆخی منەوە ئامادابی قستم پێبێ؟ یعنی تۆ تەماشاکە ئەوە یەکێکە لە کێشە گەورەکان دووبارە نرخی دۆلار دائیمەن لە بەرز و نزمیایە یعنی لەو کاتە کە نرخی دۆلار بەرز بێتەوە فرۆشیارەکە قازانجێتی کاتێک کە کاڵایەکی بە دۆلار داوە بەڵام کڕیارەکە زەرێتی یعنی تۆ بە دۆلار لەسەر حسابەکرێ لەوانەیە لە زروفێکە بە 145 و ئەوانە بوو ئەگەر زووتر بێ بە 127 و ئەوانە بوو ئەگەر قەرزەکە کۆن بێ بەڵام تۆ ئێستا ئەبێ بە 155 و 150 خەریکە ئەبێ بە 160 وتیان بووە بە 160 یعنی تۆ ئەگەر لەم کاتا قستەکان بێتەوە ئەبێ بۆ پارەیە پارە هینەکە بیتەوە قیستەکان بیتەوە ئەمە ئەم کێشانە زائیدەن زۆرەها کێشەی تر دوای ئەوە مەسەلەن کێشە لە کاڵاکانیشە هەیە جاری وایە تۆ کاڵایە گەکڕی ئەوەی کە دیعایی بۆ کراوە کە ڕکلامی بۆ کراوە کاڵایەکی زۆر باش و ڕێک کە عاشقی کاڵاکابی دوای کە ئیهێنیتەوە بە پارەیەکی زۆر کاڵاکەت بە کەڵکیش نایە لەوانەیە لە فترەیەکی کەما بشکێ و لە سود لێوەرگرتن بکەوێ باشە تۆ کەواتە لەمەشانە زەرەکەی تۆ پارەکەت لەوێ ئەڕوان ناساری پێویستت بەو کاڵایە بە دووبارە ئەوە بکرێت ئەمانە بوون بە دروستکردنی مەشاکلێکی زۆر لە وڵاتی ئێمە لەوانەیە لە وڵاتانی دنیاوانە بێ لە وڵاتانی تری پێشکەوتووانە بێت لە کاتێکە کە موچە سابت بێ ینی دەوری بێ موچەی خەڵک لەو کاتە کێشیانی هەر بۆیە اقتصادی وڵاتانی تریش هەم گەشەی کردو زۆر چۆتە پێشەوە هەم لە وڵاتانی تر خەڵک لە ڕووی کاڵا و خزمەت گوزاریەوە تقریبان تێر بووە یعنی کاڵا ئەساسیەکانی خۆی تێر کردووە ئیتر بۆ خۆشگوزەرانیە گەڕێ بەڵام ئێمە پێویستمان بە تێرکردنی کاڵا ئەساسیەکانمانە یعنی کاڵاکانی هەم خواردن هەم پۆشین هەم خەوتن هەم ینی ژیان و با بڵین نیشتەجێ ئەمانە هەمووی ئەم کاڵایانە هێشتا لای خەڵکی ئێمە پڕ نەکراوەتەوە بەتەواتی تێر نەکراوە بەتەواتی لەبەر ئێمە پێویستمان پێێتیوە لە نەتیجە ئەوەش تووشی مەشاکل دکتۆر ئێستا خەڵک بەگشتی ترساوە یعنی بەڕاستی ترساوە ناوێرێت دەست بۆی شتێک بەرێ ئەو سایی و موچەکەم کەمە بەقی شتێکێنم یعنی ئەم لەسەر مەعاشەکەی و پارێکی بۆ دابینەکە ئێستا لەوە شۆ ناوێرێت ینی متمانی بە موچەکەشی نیەکەیە لەبەرەوە ئەو شتە زەروریانی کە پێویستە هەبێ لە ماڵە ئەو زۆر جار دەستی نایەتێ نایکڕێت لەبەرەوەی کە ئەم ترسی لا دروست بۆڵێ من بە چی پارەکە بەمەوە یان زۆر کات ئەم قیسەکە وەکو پێشتریش ئاماژەمان پێ پارێکی زۆر خیاڵیە خەنە سەر بەڕاستی تۆچی ئۆتۆمبیلەکەیەنی لەولاوە $5,000 زیاتری خەنە سەر ئەمە بۆ تۆ مەبلەخێکانی نیوەی سیارەکە تەکەی خاتە سەری ناش بێ لە کاتی خۆشیان دواب بکەوێ و دۆلاریش ئەگەر ئاڵوگۆڕیشی بەسەرا بکرێ ئەمە پارەی خۆی ئەوێ لە کاتی خۆیان یعنی خەڵکەکە وازی لە کۆمەڵە شتومەکی پێداویستەوەی کە بەڕێزیڵێ ئەو تێرکردنە هێناوە کە پێویستە بۆشیان ینی خەڵکەکە کە وازی لەمە هێناوە خەڵک بێتاقەتی و بێمتمانەیەشی لاتروسە بێ ئەمە لە ڕووی ئابوووریەوە تا چەند واکە کە بارودۆخەکە بەرەوندا گونجاندن بڕوە یعنی تر تۆ متمانە نەمێنێ بە ئیشی خۆت متمانەت نەمێنێ بۆی کە چۆن مامەڵاکەی متمانەت نەمێنێ کە پێداویستەکانت چیە بیکڕی ئەمانە چۆنە تۆ سیر کە لە نەتیجەی ئەوە ئەگەر دووبارە ئێمە باسی تا ساڵی 2013 بکەین کە ئەچوویتە هەر ماڵێک ماڵەکان وایان لێ هاتبوو بابلی لە نەتیجەی وەزع باشی خەڵک هەموو کەلوپەلەکانی ناو ماڵەکەی بە ئاسانیە گۆڕی کە زستانە و جێداخرا شتێکی کەبوو ئەی گۆڕی کۆشیە کردەوە شتێکی کە ئەی ئێستا کە ئەچی بۆ ماڵان هەرە شتانێ ئەوەی ئەو ساڵانەی کۆنە کە لە 2013 و ئیتر نەیتوانێت دەستکاری هیچ کا و قەنەفەکەی شکاوە تەلەڤیزیۆنەکەی مناڵ شتی پیاداوە درزی بردووە ینی هەموو کاڵاکانی تر و کەلوپەلەکانی تری لە ماڵەوە لێفە و بەتانیان هەموو شەڕ بوو هەرچەند ئەیشوە هەر تازە نابێتەوە یعنی تۆ سیر کە ئەم حاڵەتە لە نەتیجەی ئەوە دروست بووە کە ئەمە باوی بێ ئەمە بڵین زاڵ بێ ئەم حاڵە بەسەر ئیقتصاد و بەسەر ژیانە لە بازار ڕەنگەداتەوە مەسەلەن تۆ تەماشاکە تۆ بچۆرە بازار بتێوە کاڵایەکی بەسیت بکڕی
مقارنەی بکەرەوە بەڵام بەشکل ما بڵین ئێمە ورد بین لە هینەکە و ینی جۆرێک لە بیرکردنەوەی بەراوردکاریمان هەبێ لەگەڵ ساڵانی ڕابردوو کە ئەچیتە بازار و ئێستا کە ئەچیتە بازار ئەو گەرم و گوڕێتیان نییە بڕوا بکە نیوەی ئەو خەڵکەش کە تۆ ئیبینی لە بازار بۆ شتکردین نەهاتووە پارێکی بەسیتی پێ بۆ شەربەت خواردنێک هاتووە و بایەکی باڵی خۆی ئەدا و ڕاو شت ناکڕێ بڕ لە دوکانارەکان پرسە مقارڕ من زۆر جارواکەم لەبەری مرخۆم اقتصادیم و ئەندایم خەیاڵم لەسەرەوەیە حرەکەی بازار چۆنە هەر دوکانێک ئەگەر بێ شتێکی بەسیتی بە بەهانەی ئەوە کە شتێکی بەسیتی لێکڕم بەڵام سەد پرسیاری لێەکەم وەزعتان چۆنە بازارەکەت چۆنە لەگەڵ پێشوا چۆنە هیچ دوکاندارێک نییە ئێستا ڕازی بێ لە وەزعی خۆی لە وەزعی بازار ڕاستە قەرەباڵکە گەبینین بەڵام ئەمە کاری کردوێتەوە سەر هەموو ینی هەموو ژیانی خەڵک وای لێ هاتووە ئەگەر ئێمە دووبارە ئەمە بە قیستیشەوە ببەستینەوە وای لێ هاتووە قیستیش ئەو ینی پێدانی قیستیش ئەو حەماسەتی لای خەڵک وردەوردە نامێنێ خەڵک وردەوردە ناوێرێ بە قیستیش بچێشت بکڕێ دوکاناریش ناوێرێ بە قیستشت بدا ینی خەڵک هەم فرۆشیار خەریکە وردە تەرەدود و ینی پاشەکشیەکە لەوەی کە بە قیست هین بە کاڵاو خزمەت گوزاری بە هەم کڕیاریش کاکە ئێستا من خۆم بەش بە حاڵی خۆم دڵنیام لە ئێوەش لەوەی کە کۆمەڵێک ئەقسات قەرزارن هی هەندێک کاڵاو خزمەت گوزاری کە پێویستان پێی بووە منیش ئێستا کۆمەڵی ئەقسات قەرزارم هەموو ژیانیشم لەسەر موچەیە ینی ژیانی اقتصادیم هەر لەسەر موچەیە لەسەر شتێکی کە نییە هیچم نییە لە ئەوە زیاد لە موچە زیاتر بەڵام هاتووین چەند جاری وایە قستی بەتەمەن قەرزارین قستی بەتەمەن ینی تۆ کە قستی بەتەمەن بوو یعنی بە دۆلاری کۆن تۆ هێناوتە ئێستا ئەبێ من دووبارە بە دینار بیدەمەوە دکتۆر جەنابەت دووە کەسێکی پسپۆڕی ئابووری لەم کاتانە تەکنیکێکی تایبەت بەخۆتەیە بۆ دەبری بارودۆخەکە یان هەروەکو هاوڵاتی یاسایی نەنیەت بۆ لەبەرەوەی لە پارەکە لەبێت تەکنیکی چی لە موچە زیاتر هیچی کە نییە یعنی وەکو هەر کەسێکی تر لە بازار وەکو کەسێکی تر لە وڵاتە تینمان لێت تینێکی زۆر گەورەمان بۆیێت کە لە کاتێکە سەری مانگێت کۆمەڵێک قەرزاری هەیە ئەبێ ئەو قەرزاریە نەبینەوە دەستا من با بڵین لە ماڵی خۆمە ناچاری تۆ با بڵین مناڵ گەورە بوو پێویستی بە مۆبایل هەیە و لە تەمەنی 17 ساڵ و 15 بەرەو ژوور و ئەوانە پێویستی بە مۆبایلە کە مۆبایلی بۆ هێنی مۆبایل گرانە ئێستا داوای خۆ دەزانی ئەمە ئەم کوڕووکاڵ و کچووکاڵی ئێستاش هەمووی داوای مۆدیلاتی تازە ئەوانەکەن هەرە گرانە ناتوانانی بیەی ناچاری بە قستی هێنی ببوورە قسەی بەڕێزت ئەبڕ ئێستا هاوڵاتی خۆی پەنای بردە بەر تەکنیکێکی تر سلفاکەن لە ناو خۆیانە ئەم سلفەکردنا بۆ نمونە هەر بە ئەو قسەی مۆبایلە ئەگەر دەست پێ بکەن لانێت تۆ نەتوانی بە سلفێک لە ناو خۆتانە ئۆتۆمبیلێک بکڕیت بە نەخت بەڵام لاانێ مۆبایلێکی پێ ئەکڕێ بۆ نمونە قەنەفەی ماڵەکەی لاانێ پێ بگۆڕیە ئایا ئەمەی کە لە ناوخانە سلفاکان ئیتر بە پارەیەکی نەخت ئەچێ ئەو کەلوپەلاکڕ ئەم هەموو پارە وەستووە نایەتە سەری ئەمە جەنابەت پێت ڕێگەیەکی باشە وەڵا سولفەکە باشە بەڵام یعنی مەسەرن من لە دائیرەیەکم من ئێستا پێویستم بە کۆی ئەو سولفەیە هەیە بەڵام لەبەر ئەوەی هەموو هەر پێویستیان بە کۆی ئەو سولفەیە هەیە کەواتە مودەکە دوا ئەکەوێتەوە یعنی من ئەو کاتی ئەم دقیقی من پێویستم بەکڕینی ئەو کاڵایەیە ئێستا پارەکەم لەبەر دەسانێت ئەو سولفەیە نادرێ بە من سولفەکە مەسەلەن بە قورعەیەوە نییە بە تورەکەیە بەرجەناب دەکەوێت کە بەرجەنابت کەوت من دوا ئەکەوم لە کڕینی ئەو شتە و لەوانەیە ئەگەر لە حاڵەتێکە 18 کەس بن ئەو کاتە هی من بکەوێتە دوای دەمانگی تر ئەی ئەگەر موچە بە 2 مانگ 3 مانگ جارێدرا ویانی ئەو کاتە وای لێ دێت مەسەلەن ئەو بۆ دەمانگ ئێمە دامانناوە بەڵام دەمانگەکە ئەبێ بە 15 بۆ لەبەرەوەی موچەش بە 2 مانگ جارێ نایە بە 3 مانگ جارێ نایە وەکو ئێستا لە خۆتانەی بینن یعنی ئەمانەش بێتەوە بە مشکلە بەڵام لە عمومیاتە ئەتوانی بڵی سولفە باشە بەڵام ئەویش بەڕاستی کێشەی خۆی بۆ دروست بووە مەسەلەن لە هەندێک شوێنە هەیە من بیستومە لە هەندێک دایرەیە ئەو کەسێک کە سولفەکەی خۆی ڕاگرتووە بە نیازی ڕۆیشتنێکە بەرەو دەرەوانە پەلە ناکە خۆی مات کردووە تا ئەو سولفەیە دێت کە وەری ئەگرێ ئەڕوا کەس نایبینێتەوە ئەو حاڵەتەش هەیە ینی دەستیان لە بنی هەمانەکەەوە دەرەچێت یا مەسەن حاڵەتی تر زۆرەکە کێشە بۆ مەسەلەی ئەو سولفانە دروستە بێ لەوانەیە لە هەندی حاڵەتە
مثلەن ئەم مانگە من نەتوانم ئەو پارەیە بم بەڵام واجبی سەرشانیشمە ئەبێ بیم سولفەکان لە 200,000ەوە جاری وا دروستەکە دەست پێەکە لە 200,000 تا 300,000 و 500,000 و ئەوانە معاشەکان چۆنە معاشەکان یعنی 500,000 زۆر کاری تێەکە کەواتە من ئەبێ 500,000 دا بنێم لە کاتێکە معاشەکەم لەوانەیە ملیۆنێک بێ ملیۆنی نیوێک بێ کەمتر بێ زیاتر بێ ئەبێ مەسەرەن 500,000 بم سەیرەکەم قەرزارم لەبەر ئەوەی موچە بە وەز ئەوە یانیەت پارەیەکی زۆر قەرزارم ئەسڵ هەر لە پێشەوە پارەکەم خواردووە من خزم و کەس و کار و ئەوانم هەر کەسێک لە ئێمە بەستم پارەم ئەیەنێ یا قەرزم ئەیەنێ دووبارە بێ بچم ئەو قەرزانە بمەوە ئەبێ ئەو سولفێش بمەوە ئەمانەش بوون بە کێشەیەکی گەورە لە بینی هەمانە لیان هەندێک لە دایرەکان مۆزەفەکان لیان بۆ بە شەڕ لە بینی خوانە شتی ناشرین ڕوویداوە لە بینیانە لە نەتیجەی ئەوە ئەزانی چۆنە هەواڵینە کێشەی ئەم هەرێمی کوردستانی ئێمە هەمووی ئەگەڕێتەوە بۆ ناتەواوی سیاسەتی اقتصادی سیاسەتی اقتصادی بەڕاستی پیاوی خۆی ئەوێ پسپۆڕی خۆی ئەوێ شارەزای خۆی ئەوێ ئەمە لە لایەکی تریشەوە بەڕاستی بەڕێوەبردننی وڵاتیش دڵسۆزی ئەوێ کاکە ئەو کەسەی کە ئەم وڵاتە بەڕێوە ئەبا کە سەرپەرشتی ئەم وڵاتە ئەکە ئەبێت دڵی قرچەی بێ لە کاتێکا کە ئەزانێ خەڵک قستەکە بە قیست ئەهێنێ کە خەڵک ئەزانێ سولفەکە ئاخر تۆ بزانی میلەتەکەی خۆت سولفەکە قەرز ئەکە بە قیست ئەهێنێت چۆن دڵت دێت ئەمە یعنی ئەبێ بیلۆ بکەیتەوە ئەمانە هەموو مەشاکلی بەدواوەیە ئەم مەشاکلانە مەشاکلی کۆمەڵایەتیشی بەدواوەیە جابوونەوەی ژنومێردی بەدواوەیە کوشت و کوشتاری بەدواوەیە خەڵک ئەکوژرێ لە گیرفانیا پێیشک براوە مەسەن ملیۆنێک لە گیرفانەیە کوشتیانە بۆ ملیۆنەکە ئەمانە هەموو حاڵەتێکە یعنی ناکرێ بەبێ بەرپرسیارەتی ئەوانی کە وڵات بەڕێوە ئەبەن لی دەربچن ناکرێ ئەمە بێدەنگ بین بەرامبەر بە دکتۆر من وەکو دوایین پرسیاری خۆم ئێستا بینین لەسەر و هەموو ئەم بابەتانەی کێمە ئاماژەمان پێیا بابەتی کەیە کە زۆر گرنگە و هاوڵاتیان بەبێ جیاوازی لەلایەن خانمان و پیاوانیشەوە سەرقاڵی ئەم بابەتەن ینی تۆڵەی بەپی بارودۆخەکە لە زۆر شت خۆم بێبەریەکەم بەڵام دووشت هەیە کە زۆر زەرورە ئەویش خواردنە کە پێداویستێکی ڕۆژانەی وەزایدن خواردن و جلوبەرگ و جلوبەر شوێنی نیشتەجێبوونە ئێستا شوێنە نیشتەجێبوونەکانمان سیتێکی زۆر کراوەتەوە لە شارەکانی هەرێمی کوردستان ئەگەر لە شاری سلێمانیەوە دەست پێ بکەین بەردەوام لە شاشەکانەوە بینی بە چەندی شێواز ڕکلام بۆ سیتەکانەکرێ هەمووشی بەقیستە زۆر سیتی هەیە جاری هەتبوونی نییە هەرزایی عرزەکەی لەکوێ تاو بەڵام پێتەڵێ بە قیستی ئەمەنە پێشێکی ئەمەنە هەیە ئەمانە تا چەند کاریگەری لەسەر ئەم بێمەعاشیە و ئابووری هاوڵاتیان بەجێڵە چونکە زۆر کەس لە پێنا ئەوەی کە شوێنێکی هەبێ لەوانەیە گەر ژنومێردێک بن ملیۆن و نیوە مەعاشیشیانە بێتتر لە کاتی خۆشیاوەری نەگرن نیوەیان ڕاستە خۆدا نابێ بۆ قیستیەوە زۆر ڕاستە ئەزانی ئەوەش چۆنەکان کەسم خۆی ئەو حاڵەتی بڵین خان و کڕین و ئەوانە حاڵەتێکی زۆر پێویستە یعنی هەمومان پێویستمان پێێتی ئەویش هەروەکو با بڵین بازاڕەکە بیدایات حرەکەیەکی زۆر بە قوتی هەبوو بەرفراوان ئەوەی کە خانووی پێ ئەکردرێ ئەو شوقە و هینانە بە قیست ئەوێ بیکڕێ ناڵم حاڵی زۆر ئەبێ باش بێ بەڵام لانی کەمە بێ حاڵی متەوەسط بێ ئەوانەی کە حاڵیان زۆر باشە گوێ نانێ مشکلیان نییە خۆ ئەو میلەتەکەی ئێمە خۆ هەرتەنا ئێمە باسی فەقیر و هەژارەکەین بە دەرەجێ ڕێزیە ئەوانەی کە حاڵیان متەوەستە حاڵی مامناوەندە بەڵام ئەوانەی کە حاڵەتیان لە مامناوەند بەرەو ژوورە خۆ ئەوانیش چینێکن لە چینەکانی ئەم میلەتە کەمیش نین لەبەر ئێمە ئەوەی کە ئەیبینین ئەو ڤێلا و ئەو خان و کۆشک و قەسر و شتە گەورانەی کە ئەکردرێت و ئەفرۆشرێ ئەو چینەیە ئێمە حەقی ئەو چینەمان نییە ئێمە ئەو چینە ئێمە پێڕناگەین بەڵام وەرە چینی متەوەست و چینی خوار ئەم فەقیر و هەژارانە مەسەلەی خانوو پێویستیەکە بۆ هەمووان یعنی من وا بە زەرور دەزانم لێرە لەو بۆ چوونەی جەنابتەوە یعنی حەقە هەم کۆمپانیەکان هەم دەوڵەمەندەکان بیر لەوە بکەنەوە هەم حکومەت هەرێمیش بیر لەوە بکاتەوە
من ناڵم شوقەی زۆر گرنگ یا مەسەلەن خانووی زۆر گرنگ بەڵام بیلەوە بکەنە هەریش دەبێ هەندێک خانووی هەرزان بەها شوقەی هەرزان بەها دابین بکرێ بۆ ئەوی خەڵک بتوانێت ئەوانەی کە دەستکورتن وێ ئەوانەی کە حاڵیان مامناوەندە کە زۆر بەخۆتنی لە ڕووی ئابوووریەوە بتوانن دەستیان بە جێمەسکەنی خۆیان ڕابگا بە جێی نشین ڕابگا. ئێستا هەموو کۆمپانیاکان ئەوانەی کە خەریکی عیمارات دروستکردن و شوێنی نیشتەجێن بیر لەوە ئەکەنەوە بۆ ئاستێکی زۆر بەرز ئەوە ئەکەن یا لە مامناوەند و لە مامناوەند بەرەوژوورتر. ئەمە حاڵەتێکی دروست کردووە کە هەموو کەسێ نەتوانێت بە خانوەکان ڕابگا و هەموو کەسێ دەستی پێیان ڕناگە بۆ بە کێشەیەکی گەورە. لە هەمان کاتە ئەگەر بینە سەر ئەوەی بە قیست ئەی چه کێشەیەکی دروست کردووە بەتەکید ئەویش کێشەی دروست کردووە بۆ لەبەر ئەوەی حاڵی خەڵک یعنی دائیمەن حاڵی چینەکان لە جێگۆڕکێدایە یعنی دائیمەن چینی فەقیر و چینی مامناوەند تقریبا حرەکەیەکی جێگۆڕکە هەیە مامناوەندە لە پرێکە دا ئەبەزێ بۆ چینی خوارەوە بەڵام هەیە لە چینی خوارەوەیە مۆزوع شتێکێتە پێشەوە بەرزە بێتەوە ئەچێ بۆ چینی مامناوەند و لە ناو چینی گەورەشە خەڵکی ئیفلاسەکە ئەوانەی کە زۆر دەوڵەمەندن ئەوانەی کە خاوەنی ینی زۆرە هەیەک لە دارایی و لە ممتلەکات و لە سامانن ئەوانش تیانە هەیە کە ئەگەڕێتەوە بۆ چینی مامناوەند و ئەگەڕێتەوە بۆ چینی خوارەوەش ئەوانەیە کە تەحمل ناکەن و ئینتیحارەکەن ئەم حاڵەتانە ئەم گۆڕانکاریانە هەمووی هەیە بەڵام لە لای خۆمان لە کوردستانە ئەم گۆڕانکاری هەندە جار سەریعترە مەسەلەن زۆر کەس لە سلەیمانی لە هەولێر لە بادینان شوقە هەیە بەجێهێڵراوە یعنی بینا و هۆیکەلەکان هەیە و شارێکە و ناوێکی زلی هەیە و لەراو بەجێهێڵراوە ئەمە بۆ لەبەر ئەوەی کە لە ئەساسەوە ئەم بینایانە دروستەکە بیر لە هێنانی پارە و دابینکردنی پارە ئەکاتەوە ئەو پارەی بۆ دابین ناکرێت کە بگونجێ لەگەڵ ئەم وەسای اقتصادی گۆڕان و گۆڕانکاری و ئەم شلوقی کە ئێستا لە اقتصادەکەدا هەیە لەگەڵ ئەمەدا ناتوانێت بێتەوە ئیفلاسەکە یەکە ئیفلاسەکە پاری خەڵکیشی بردووە دەیان قەزی گەورە گەورە لەسەر ئەو مەوزوعانە هەیە لەمەشانەکەواتە کێشە هەیە یعنی لە مەسلەی ئەم حاڵەتەشە لە خانوبەرە و لە عیمارات و لە تەلار و ئەوانەشە ئەو کێشە گەورانە هەیە هەتاکو ئێستا ئەو کێشانە بەردەوامە و من ئەوەی کە با بڵین تێبینیم کردبێ حتا لە تەلارە یا بڵین لە شوقە زۆر گرانبەهاکانیشە ئەوانەی ئەو خەڵکانی کە توانایان هەبووە کێشەی زۆر گەورە هەیە ئێستا پێیان دابین ناکرێ و یعنی کێشەی کۆمەڵایەتیشی لێکەوتوتەوە کوشت و کوشتاریشی لێکەوتوتە زۆر زۆر سپاس بە هیوایەوە ئینشەڵڵا زۆر سپاس بەو بەڕێوەبردننی وڵات بیر لە هەموو گرفان و هەموو چین و توێژێک بکرێتەوە مەمنون بە ڕێنمایەکانی بەڕێز